سیمپۆزیۆمی هاوبەشی نێوان وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن بە هاوبەشی لەگەڵ زانکۆی سلێمانی کۆلیژی ئەندازیاری بەڕێوە دەچێت کە گفتوگۆ کراوە سەبارەت بە کێشە و گرفتەکانی ڕێگاوبان لە هەرێمی کوردستان، هەروەها دۆزینەوەی ڕێگە چارەبۆیان، هەروەها لەگەڵ ئەوانشدا بەکارهێنانی تەکنەلۆژیای نوێ لە بۆری ڕێگاوبانەکاندا و چەندین سیمینار لە سیمپۆزیۆمەکەدا باز کراوە و پێشکەش کراوە، گفتوگۆی چڕۆپڕ کراوە سەبارەت بە تەکنەلۆژیا لە بواری ڕێگەوبانی نوێدا، لە دروستکردنی ڕێگەوبانی نوێدا، هەروەها بەکارهێنانی تەکنەلۆژیا لە چاکردنەوەی ڕێگاوبانەکاندا کە وەک ئەزانین تەواوی ڕێگاوبانەکان ئەمە هەر لە هەرێمی کوردستانە نییە، بەڵکو لە وڵاتانی دەریشەوە ئەمە بوونی هەیە کە ڕێگاوبانێک دروست دەکرێت ساڵانە پێویستی بە چاکردنەوە هەیە، ساڵانە پێویستی بە نوێکردنەوە هەیە. لە سیمپۆزیۆمەکەدا کە بە هاوبەشی لە نێوان زانکۆی سلێمانی هەروەها وەزارەتی ئاوەدانکردن و نیشتەجێکردندا ئەنجام درا لە زانکۆی سلێمانی باز لە بەکارهێنانی تەکنەلۆژیای نوێکراوە لە دروستکردنی ڕێگاوبانەکان، هەروەها لە چاکردنەوە و نوێکردنەوەی ساڵانەی ڕێگاوبانەکان. گفتوگۆی تەوەرەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز میوانەکەمان دکتۆر ئاریان عومەر ئەندازیاری ڕێگاوبان کە میوانەکەمان باز لەوە دەکات کە تا چەند تەکنەلۆژیا ئەتوانێت هاوکار بێت لە دروستکردنی ڕێگاوبانەکاندا، لە نوێکردنەوەی ڕێگاوبانەکاندا، وەک دەزانین لە وڵاتانی دەرەوەدا کە لە ئێستادا کارێکی زۆر ئەکرێت بۆ بەکارهێنانی تەکنەلۆژیا لە چەندین بواردا، بەتایبەت بواری ڕێگاوبانەکان کە پەیوەند بە پێی پێشبینیەکان بۆ ساڵی 2040 ئەتوانین بڵێن لە 125 ئۆتۆمبیلی بێشۆفێر، ئۆتۆمبیلی کە خۆی کارەکات لە 125 ئۆتۆمبیلانە تەواوی جیهانەگرێتەوە، تەواوی جیهان داگیرەکات. جارۆن لەگەڵەوەش هەمیشەی مەکە ئەڵێن تەکنەلۆژیا کە ئێستا هەموو جیهان لەگەڵ بەرەو پێشبردننی تەکنەلۆژیایە، تەکنەلۆژیا ئەتوانین هەموو بوارەکاندا سوودی لێوەربگیرێت، بە تایبەتی ئەتوانین بڵێن لە بواری ڕێگاوباندا کە ئەتوانن نەخشە ڕێگایەکی باشتر دابنێن ڕێی تەکنەلۆژیاکانەوە. بەڵێ میوانداری دکتۆر ئاریانەکەین. دکتۆر ئاریان فەرموو. بانی باش فەرموو دکتۆر گیان بەخێر بێت. دکتۆر گیان، ڕۆژی یەکشەممە بە هاوبەشی وەزارەتی ئاوەدانکردن و نیشتەجێکردن لەگەڵ زانکۆی سلێمانی بە کۆلیژی ئەندازیاری سیمپۆزیۆمێک هەبووە سەبارەت بە بەکارهێنانی تەکنەلۆژیای نوێ لە بواری ڕێگاوبانەکاندا. ئەگەر باسێک لە سیمپۆزیۆمەکە بکەین. بەڵێ، لە ڕاستیە ئەو سیمپۆزیۆمە بە هاوکاری ئێمە و وەزارەتی ئاوەدانکردنەوە بوو، یعنی سەر داواکاری ئەوان بوو، ئێمەش لەسەر داواکاری خۆشمان. ئیتر لەو سیمپۆزیۆمە باسی ڕێکارە نوێەکانمان کرد بۆ دروستکردنی ڕێگا، بۆ سەلامەتی لەسەر ڕێگا. ئیتر خۆم و دوو مامۆستای برادرم هەرێکەی باسی بابەتێکمانە کرد. من خۆم باسی ڕێگای تازەی دروستکردنی ئەسفەلتم بۆ کردن، ئەوەی خەڵک پێڵێ قیر، یعنی ئەو ئەسفەلتە چۆن دروستەکرێ، سەر ڕێگایەکی تازە هەیە، باسی ئەوەم بۆ کردن و باسی جیاوازیەکەی لەگەڵ ڕێگا کۆنەکە، یعنی باشەکانی ڕێگا تازەکە و عیبەکانی ڕێگا کۆنەکەم بۆ باسکردن. مامۆستایکی برادریشم ئەش باسی سەلامەتی بۆ کردن، بە تایبەتی لە ڕێگەکانی دەرەوەی شار. ئیتر باسی شانی ڕێگا و شۆستە و باسی ئەو شتانەمان بۆ بەگشتی باسی ڕێگاوبانەکان کراوە. باشە، گرنگی بەوە دراوە کە تا چەند بتوانین تەکنەلۆژیا لە بواری ڕێگاوبانە بەکاربهێنین، وەک لە وڵاتانی دەرەوە ئاماژە بۆ کراوە و ئەبینرێت تەکنەلۆژیا لە بواری ڕێگاوبانە بەکارهێنرێت، پێشکەوتنەکان بەردەوام ڕوو لە زیاد بوونە. بێگومان مامۆستایەکی ترمان باسی بابەتێکی کردن کە ئەمە زۆر تازە بوو، بابەتەکەی بە ناوی سەلامەتی پردەکان بوو، سەلامەتی تەندروستی پردەکان. باسی ئەوەیە کرد ئەو پردانەی کە هەمانە چۆن بە شێوازێک دروستی کەین، پستێنسەری لێ ببەستین و ئامێری سادەی تایبەتی لێ ببەستین لە ڕێو ئامێرانەوە بە بەردەوامی تەندروستی پردەکانە زانین چۆنە. یعنی هەر پردێک ئەگەر کۆن بێ و کێشەی هەبێ لە ڕێو ئامێرانەوە پێزانین، وەکەوەیە مرۆڤ ئامێری لێ بەستی و بتوانی بزانی تەندروستی لە چی چۆنە. ینی باسی ئەو بابەتی تیا بوو کە ئەوە بابەتێکی زۆر تازە بوو، زۆریان پێخۆش. باشە دکتۆر، ئەمە بەس باسکردن بووە یان جێبەجێکردنیشی لەگەڵا بێت؟ ئیتر ئێمە بۆمان ڕوونکردنەوە، ینی بۆ نمونە من باسی ڕێگای سوپەرپەیڤم بۆ کردن، ڕێگایەکی تازەیە بۆ دروستکردنی میکس. ئەوان بیستی بوویان
و هەندێک کاریشیان لەسەر کردبوو بەڵام بە تەواوەتی ئیشیان لەسەر نەکردبوو من بۆم ڕوونکردنەوە و بێگومان یعنی پێشمانوتن چی هاوکاریتانەوێ ئیتر لەویا لە سیمپۆزیۆمەکە ڕێکەوتی لەسەر زۆر خاڵ کە لەمە دوایتر جێبەجێکەین زۆر باشەوە کە زانیان ڕێگاوبانەکان کار ئاسانێکی زۆر بۆ هاوڵاتیانەکەنەوەی کە هەم بۆ لە بینی شارەکان نابێت لە بینی گوندەکان نابێت بۆ هاتوچۆکردن بۆچی کە یاتێک کە ڕێگایەک لای خۆمان دروست دەکرێت ئەبینین دوای ماوەیەک ئەو ڕێگایە بە زوویی تێک ئەچێت کواڵەتی ڕێگاکەی لەوەی کە دروست دەکرێت ئەو ماوادانەی کە تایە بەکاردێت بە شێوە ستانداردە جیهانیەکانە دروست ئەکرێت یاخود بۆچی لەوەی کە قورسایەکی زۆر لەسەر ئەو ڕێگایە بەلەوەی کە ئەڵەن لەبەری بار هەڵگری زۆر بەسەر یاڕۆ یاخود ئۆتۆمبیلی زۆر بەسەر یاڕوە ناکرێت بە شێوەیەکی وا دروست بکرێت بتوانێت بەرگەی هەموو ئەوانە بگرێت بێگومان ئێمەش باسی ئەو بابەتەمان کرد یعنی یەکێک لەو هۆکارانەی کەوای لە من کرد باسی ئەو ڕێگا تازەیان بۆ بکەم ئەو ڕێگا کۆنەکە خۆی کێشەیتیایە تەنانەت ئێستا لە ئەمریکاش ئەو ڕێگا بەکار نایێنێ بۆیە من باسی ئەو ڕێگا تازەیەم بۆ کردن بۆی وازی لێ بنن چکە ڕێگا کۆنەکە خۆی عیبیتیا بوو نەک عیبەکە لە هی نابێت عەفوم کرد بەڵێ دکتۆر گیان ئەمەی کە لە شاشەکە ئەیبینین ئەمە سیمپۆزیۆمەکەی ئەگەر زانیاریمان بێتی چی بوون ئەوانەی کە بەشدار بوون لە سیمپۆزیۆمەکەدا ئەوەی ڕسمەکەیتان پیشانە ئەوە دکتۆر هەردیە ئەو بوو بەڵێ دکتۆر ئەحمەدی کێک بووە لەوانی کە بەشدار بووە لە ئێمە پرۆگرامی تایبەتمان لەگەڵ دکتۆر ئەحمەدا کردووە و باسی لەوە کردووە کە شێوازی دروستکردنی ڕێگاوبان بە تایبەت وەکو بەڕێزێ باسەکەر پردەکان ئەکرێ بە شێوەیەک بێت هەموو ئەو شتانی لێ ببەسرێت کە ئەتوانرێت تەندروستی یان تەمەنی مانەوەی پردەکە بزانرێت چاودێری وەزعی پردەکە بکەین بە بەردەوامی ناڵێم بە شێوازێک دروستەکرێت لە ماوادێکی تایبەت کە بتوانین بە بەردەوام وەکو چۆن ئامێریکی پێوانی پەستانی خوێن ئەبەستی لە مرۆڤێک ئەوش بەو شێوەیە بە بەردەوامی ئەتوانین بزانین پردەکان وەزعیان چۆنە دکتۆر ئەحمەد باسی ئەوەیە کرد زۆر باشە وەکە زانین کە ئێمە لە کوردستانیشا کەسانی پسپۆڕ و شارەزامان هەیە لە بواری ئەندازیاریدا و لە بواری ئەندازیایی ڕێگاوبانیشە تا چەند توانراوە سوود لە پسپۆڕیەکە لە شارەزایەکی ئەوان وەربگرێت بۆ لە مەودووە بۆ کارکردن لەسەر ڕێگاوبانەکان بەگشتی بێگومان ئەوەش هۆکاریشی تر بوو بۆ سمپۆزیۆمەکە ئێمە ئەمانویست ئەو پەیوەندیە دروستکرێ بە تایبەتی ئەمە کۆلیجی ئەندازیاری حەزەکەین پەیوەندیمان لەگەڵ شارەوانەکان بێ لەگەڵ وەزارەتی ئاوادانکردنەوە چکە ئەو دوانە پسپۆڕن لە یعنی ئەو دوانە خوان کارەکە ئەکەن و پێمان وتن کە پەیوەندیمان هەبێ بەبەردەوام بەڵامە کەسانی زۆر بەتواناشمانەی لەوەی کە توێژینەوەی زۆر باشیان ئەنجام داوە توێژینەوەکان تەنانەت لە دەرەوەی وڵات بەکارهێنراون ناکرێت ئەم توێژینەوانە لە هەرێمی کوردستانیشا سوودیان توێژینەوەکانی دکتۆر ئەحمەد بەڵێ هەموو ئەوانەمان باس کرد هەمووی بێگومان توێژینەوەیکی زۆرمان کردووە بەس ئەوەی کە زۆر گرنگە ئێمەمانەوێ ئەو دائێرانە خۆیان پەیوەندیمان پێوە بکەن و پێیان بڵێن کێشەکانیان چییە بۆی توێژینەوەکان لەسەر ئەو کێشانە بێ کە خۆیان هەیەە بۆی زیاتر سوودیە بێ بۆیان باشە دکتۆر ئەکرێ بڵین جیاوازی ئەم ڕێگا نوێی کە بەکارهێنرێت کە تەکنۆلۆژیا لە بواری ڕێگاوبانەکان لە بواری پردەکان جگەلەوەی دکتۆر ئەحمەد لە بواری ڕێگاوبانەکان کە بەکارهێنە تەکنۆلۆژیا جیاوازی چیە لەگەڵ ڕێگا کۆنەکە کە شەقامێک دروستەکرێت و ڕێکردنەوەی بۆکرێت قیرەکرێت و شتێکی تر نییە ئەو ڕێگا کۆنەی کە ناوی ڕێگای مارشاڵە ئەوە زانایەک پێش 100 ساڵ ئەو ڕێگایی داناوە ئەم ڕێگایی کە ئێستا بەکارهێنرێت بەڵێ ئەوە تەنانەت لە ئەمریکاش بەکارە هێنرا لە ئەمریکایی تر لە سەرەتایی 2000 ساڵی 2000ەوە وازیان لێنا و وردە ڕێگا تازەکە بەکارهێنن بەڵام لای ئێمە تازەوە چەند ساڵێکە خەریکن ئێمە ئەمانەوێت زیاتر بێگومانە بێ ئەندازیارەکان ئاشناییان هەبێ و بزانن ڕێگاکە چۆنە بووی بتوانن بەکاری بێنن زۆر باشە کاتێک کە لای خۆمان ڕێگایەک دروست دەکرێت کاتێکی زۆری پێ ئەچێت بەڵام لە وڵاتان لەوەی کە بیستمانە کە ڕێگایەک دروست دەکرێت بە کاتێکی زۆر کەم بە کواڵەتێکی زۆر باشترین ڕێگا دروست دەکرێت بۆچی ئەم کاتە زۆرە لای خۆمان ڕێگایە دروست دەکرێت جاری وایە نزیکی ساڵێکی پێ ئەچێت ئەگەر بەرزە پردێک دروست بکرێت ئەگەر زیاتریشی پێ نەچێت بەڕاستی هۆکارەکەی تەسەوڕەکەم هەنێ جار هۆکارەکە یعنی بابەتی ئابووری بێ مەسەن بودجەی پێویست نییە لە بەردەسا ئەی جاری وایە ئەگەر بودجەی پێویست نەبێ بێگومان پرۆژەکە دواکرێت هەندێک جاریش مەسەلەکە بودجە نییە
مەسەلەکە پرۆژەی ئەندازیاری هەروایە ینی کاتی پێویستە بێ بۆ دواکەوە ئیتر هۆکارەکان زۆرن لە ڕاستی یا جاری وایە کەسانی پسپۆر لەسەر ئیشەکە نییە یا زانیاری تەواوی نییە چۆن ئیشەکە بکە معنی هۆکارەکان زۆرن. ئەکرێت بڵین ئێستا ئاسی شەقامەکانمان چ ئاسێکایە لە چاو وڵاتانی دنیادا لە وڵاتانی دنیا کار بۆ ئەوەکەن ئێستا کە شەقامێکی تایبەت دروستکەن بە تایبەت بۆ ئۆتۆمبیلانی کە بێشۆفێرن و لە چەندین توێژینەوەی ئاماژە بۆ کراوە کە لە ساڵی 2040 لە سەدا 25 ئۆتۆمبیلی ئەو وڵاتانەی دەرەوە وڵاتە پێشکەوتوەکان ئەبێت بە ئۆتۆمبیلی بێشۆفێر. لای ئێمە لەکوێ ئەو پێشکەوتنانەیە؟ ینی بێگومانی ئێمە ئێستا جارێ نەگەشتوینەتە ئەو قۆناغە جادەکانمان بتوانێ ساری بێشۆفێر بەکاری بێ. ئەگەر بێشۆفێریش نەبێ خۆ ئەکرێت بڵین ئەو تەکنەلۆژیایی کە بەڕێز باسیەکەی ئەکرێت بە شێوازێکی تر لە ڕێگەوبانەکان لە دروستکردنی پردەکانە بەکار بهێنرێت. ئەکرێت بەکار بهێنرێت؟ بەڵێ ئەکرێ بەڵامەوە هەمووی بودجەیەوێ ینی لە ڕاستیە پرۆژەی ڕێگاوبان بودجەی زۆری ئەوێ چکە ڕێگا بڕی تێچوونی زۆرە بە تایبەتی ڕێگەکانی دەرەوەی شار ینی ئەوانە درێژیان زۆرە و بودجەی زۆری ئەوێ ینی حکوومەت بودجەی پێویست بۆ ئەو پرۆژانە تەرخان ناکە بۆیە دروست ناکرێت. تەسەوڕەکەم هۆکاری سەرەکیەوەیە دابینەکردنی بودجە بێ بۆ ئەو پرۆژە گەورانە بەنسبەت سیانەی ڕێگاکان تەبانەوەش گرنگە ڕێگاکان پێویستیان بە سیانەیە ئەوەش بودجەیەوێ ئیتر وەزارەتی ئاوادانکردنەوە لێ لە سیمپۆزیۆمەکە باسییان کرد کە کێشەی سەرەکییان ئەوەیە بودجەی پێویست نییە بۆ ئەو پرۆژانە. زۆر باشە وە کەزانین لە ئێستادا لە ناو شارەکانە ئۆتۆمبیلێکی بێشومار زۆر هەیە ئەگەر هەر بچینە هەر ماڵێکەوە لەوەی کە ئەبین ئەگەر ئۆتۆمبیلێکیشی نەبێ زیاد لە دانەیەکی هەیە کەواتە ئێوەکو ئەندازیارەکان پلانتان چە بۆی ئەو لەودە زۆرە ئەو قەڵەباڵقیە زۆر لەسەر شەقامەکاندا نەمێنێ لەبەرەوەی لە داهاتوە ئەگەری ئەوە هەیە کە ئەوەندە ئۆتۆمبیل زۆر بێ کە ئیتر شەقامەکانیش نەتوانە ئۆتۆمبیلانە بگرنە خۆیان. بێگومان ئەو بابەتە زۆر گرنگە ئێمە کێشەکەمانەوەیە گرنگیمان نەیەوە بە گواستنەوەی گشتی ینی لە ناو شارە ئەبێ گواستنەوەی گشتی بەکاربێنێ نەک هەمووی تایبەت بێنی نەک سیاری تایبەت هەموو کەسێ ساری خۆی بەکاربێنێ ئەمە لە ڕاستیە لە زۆربەی شارەکان شتیوانیە کە ساری خۆی بەڵێ ئەبێ بۆ شاری سلێمانی مەسەن سیستمی پاس گونجاوە بەڵام پاسی گەورە ڕێگەی تایبەتی خۆشی بەڵێ ئەبێ ڕێڕەوی تایبەتی خۆی هەبێ ئەبێ ستەیشنەکانی ینی محەتەکانی دیاری کراوە بێ ئەبێ لە کاتی خۆیان بگاتە شوێنی خۆی پاسەکە بۆی متمانە دروست کە خەڵک بەکاری بێنێ جگەلەوە ئەتوانین ترام بەکاربێنین ینی هەر قیتارە و بەکارەبا ئیشەکە توانێت لە شۆسەی ناوەڕاستی ڕێگاکانە ژێر شەقامەکان شەقامەکانی دەتوانین میترۆ بەکاربێنین هەرچەنگە میترۆ بۆ شارێکە ئەبێ کە دانیشتوانی سەر و 4 ملیۆن 5 ملیۆن بن شارەکانی هەرێمی کوردستان نەگەشتۆتە ئەو ڕقەمە بەڕای من بە پاسی یەقات و پاسی دووقات زۆر لەو کێشانی ناوشار چارەسەرکرێ و پێویستمان بەم هەموو بەکارهێنانی سیارە تایبەتە نابێت. باش ئەو تەکنەلۆژیانە چین کە ئەتوانڕێ بەکار بهێنرێت وە لە سیمپۆزیۆمەکەیە باسی لەوە کراوە و بۆ هەرێمی کوردستان گونجاوە بەکارهێنانی تەکنەلۆژیا تازەکان وەک باسم کرد ئەوەی بەنسبەت پردەکان ئەو موادی تایبەتە خەینە ناو کۆنکریتەکەەوە بۆ ئەوی بەردەوام زانیاریمان باتێ لەسەر تەمەنی بەنسبەت ڕێگاشەوە عینە شت ڕێگاش بۆ نمونە دانانی کامێرا بۆی بە بەردەوامی تۆ چاودێری ڕێگاکان بکەی کە لە شوێنێک خەرەباڵقی بوو یەکسەر بتانی ترفیک لایتەکان تایمەکانی بگۆڕی خەرەباڵقەکە نەهێڵیتەوە ڕێگای تازە بکەیتەوە بۆیان ئەوانە هەمووی ئەکرێ بەکار بێت بێگومانەوە ئیشی سەرەکی شارەوانی سلێمانیە ئەنی پێویستە شارەوانیش لەگەڵمانە سمپۆزیۆمیکی کە بکەین بۆی کێشەکانی ئەوانیش بزانین ئەو سمپۆزیۆمەی کە کرا وەزارەتی ئاوادانکردنەوە بوو ئەوان ئیشی سەرەکیان ڕێگەکانی دەروی شار تەنها سیمینار ئەم کێشانە چارەسەرەکە دیان جێبەجێکردنەکەش نابێگومان ئەم سیمینارانە ئەبێ بەردەوام بێت لەوەش گرنگتر ئەبێ پەیوەندیەکە بە بەردەوامی هەبێ ئەبێ ئەندازیارەکان کە ئیشەکان تووشی کێشا بن و بۆیان چارەسەر ناکرێت پەیوەندیمان پێوە بکەن بۆی ئێمەش ڕێگا چارەسەرەکانیان بۆ بدۆزینەوە و جێبەجێیکەین و ئێمەش بتوانین بەردەوام لەگەڵ یان نابین بۆی بزانین کێشەکانیان باشە ئەو پەیوەندیە نییە ڕاست باشە دکتۆر ئەکرێت بڵین بەکارهێنانی تەکنۆلۆژیای نوێ لە بۆری ڕێگەوبانەکانە دکتۆر ئەحمەد لە بەرنامەکەی خۆیان باسی لەوە کرد کە توێژینەوەی لەسەر ئەوە کردووە کە ئەتوانێت کەمترین ڕێژەی چیمەنتۆ
لە دروستکردنی باڵەخانەکانە بەکار بهێنرێت کە ئەمە تێچووی باڵەخانەکە کەمەکاتەوە بۆ ڕێگەوبانەکان تەکنەلۆژیا ئەبێتە هۆی کەمبوونەوەی تێچووی بەڵێ یەکێ لە بابەتەکان کە باسمان کرد لەسەر ڕێگاوبان دووبارە بەکارهێنانەوەی ئەو قیرەی ڕێگاکانەوە تا ڕێگاکان کە تێگە چەند قیرەکەی لێ ناکەینەوە لە باتی فڕێین و ژینگەی پێپیسکەین هەر ئەو قیرە کۆنە دیسانەوە بەکاریێنینەوە تەمان دوایەوەی کە هەنێ چارەسەری تایبەتی زانستی بۆکەین بەکاری بێنینەوە و ئەمەش بڕێکی زۆر پارەمان بۆ گەڕێنێتەوە لە باتی تۆ بەردەوام موادی تازە بەکاربێنی و چەولمی تازە بەکاربێنی هەر موادە کۆنەکە بەکاربێنینەوە جاریتر ئەوەشمان باس کرد زۆر باشە لە ماوەی ڕابردوودا زانکۆی سلێمانی لەگەڵ زانکۆی سۆراندا توێژینەوەیکان ئەنجامدا بوو لەسەر دروستکردنی چیمەنتۆیەکی تایبەت کە وابزانم لە وردە ئاسنیش دروست ئەگرالەوەی کە ئابوورێکی کەمیشی تێ ئەچێت لە باڵەخانەکاندا بەکار ئەهێنرێت بۆ ئەوەی کە بزانێت کە لەودی ئەم باڵەخانەیە چەندێک هەڵەگرێت و بتوانێت ئاگاداری ئەو شانە بێت ئەتوانێت ئەم جۆرە چیمەنتۆیە لە شەقامەکان لە پردەکاندا بەکار بهێنرێت لە ڕێگای کەمتر ئێمە چیمەنتۆ بەکارین لە ڕێگای ئەمە زیاتر ئەسفلت بەکارێنین ئەوەی خەڵک قیاڵێ قیر ئێمە ئەسفلت زیاتر بەکارێنین چکە ڕێگا دوو جۆرە ڕێگای نەرممانەیەوەی کە بە ئەسفل دروسەکرێ ڕێگای ڕقی شەیە بە کۆنکری دروسەکرێ بەس ڕێگای ڕق یعنی ئیسراحەت نییە بۆ شۆفێرەکان بۆ یەکەمتر بەکارێنەوەی ئەوە مادەیەکی دیکە دروستکراوە بۆ ئەوەی بۆ ئاگاداری شەقامەکان بۆ ئاگاداری پردەکان بۆی کە بزانرێت دۆخی تەندروستی ئەم ناڵێم لە یەکتر بڕەکانە لە یەکتر بڕەکانە ئەتوانین ئامێری بۆ نمونە کامێری چاودێری دانین بۆ ببەردەوامی سەیری هاتوچۆ بکەین کە کێشەیەک ڕووی یا قەرەباڵغێ لە شوێنێکە ڕوویە ئەبێ سنتەرێکمان هەبێ بتوانێت زانیاری بات بە پۆلیسی هاتوچۆ بۆ یەکسەر کێشەکان چارەسەرکە لە ماوەیەکی زۆر کورتە. باشە دکتۆر هیچ بڕیارێک لە سیمپۆزیۆمەکەیە درا کەسانی بەرپرس لە سیمپۆزیۆمەکەیە بەشدار بوون. بەڵێ تەنیا پێشکەشکردنی سیمینار بوویان بڕیارێکیش درا کە بڕیار لە جێبەجێکردنی بدرێ بڕیارەکان وەزارەت دوایەوەی کە گفتوگۆکەمان کرد و لێ جەنابی وەزیر لێ بوو گوێی لە هەمومان گرت و دوایەوەی کە گویان لە بیرۆڕای زانکۆ گرت وا دیارە خۆشیان دوایی کۆبنەوە و بڕیارێ دوای بڕیارەکان دەرەکەن ینی لە ناو سمپۆزیۆمەکە بریارەکان نەدرا بە تەواوەتی هەموو بڕیارەکان نەدرا هەندێک بریاری کە کاتی نەئەویست لێ بڕیاری لێدرا. بەڵێ دەستە خۆش بە دکتۆرەگە شتێکت هەبێت لە کۆتایە بتوێ ئاماژەی پێبیت هەر سەبارەت بە ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستان سەبارەت بە دروستکردنی ڕێگاوبانی نوێ و چاکردنەوەی ڕێگاوبانە کۆنەکان ئەوەی کە من ئەمە باسی کەم و لەوێش لە سمپۆزیۆمەکە باسم کرد داوام لە ئەندازیارەکان کرد کە ئیتر بە ڕێگای تازە بە ڕێگای سوپەرپەیڤ دیزاینە ڕێگاکان بکەن چکە ئەم ڕێگای زۆر سەرکەوتوترە لە ڕێگا کۆنەکە و تەمەنی ڕێگاکانیش درێژە بێ و ئەوەش پێویستی بە سیانەکردن نابێ بەنسبەت ناو شاریش ئەوە یعنی زۆر گرنگە شارەوانی گرنگ بات بە سیستمی گواستنەوەی گشتی. دەستە خۆش بە دکتۆر زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ئامادەبوونە.